بۆ چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانی یەکێتی ئەنجومەنی ناوەندی کە پەرلەمانی ئەو حیزبەیە پرۆژە بڕیارێکی بڵاو کردەوە و تێیدا جەخت کراوەتەوە لەسەر جێبەجێکردنی پەیڕەوی ناوخۆی یەکێتی لەگەڵ زیادکردنی چەند بڕگەیەک بۆ سەرخستنی کۆبوونەوەکانی ئەنجومەنی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی. لە خەڵێکی پرۆژەکەدا هاتووە کۆبوونەوەکانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی لە کاتی خۆیاندا ئەنجام دەدرێن، بەڵام پێش ئەنجامدانی کۆبوونەوەکان کۆسڕەت ڕەسوڵ و بەرهەم ساڵح جێگرانی سکرتێری گشتی و مەلا بەختیار لێپرساوی دەستەی کارگێڕی لەگەڵ ئەندامانی دەستەی کارگێڕی و هێرۆ ئیبراهیم مەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی ڕاوێژ و هەماهەنگی دەکەن، ئەوەش بە مەبەستی سەرخستنی کۆبوونەوەکان. هاوکات بەپێی پرۆژەکە کۆبوونەوەکانی ئەنجومەنی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی بە سەرپەرشتی جێگری یەکەمی سکرتێری گشتی دەبێت. ئەگەر ئامادە نەبوو بەو ڕێکارانە دەبێت کە لە پەیڕەوی ناوخۆی ئەو حیزبەدا هاتووە. دەشڵێت ئەو بڕیارانەی کە لەلایەن ئەنجومەنی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی پەسەند دەکرێن دەبنە بڕیاری یەکێتی و دەبێت جێبەجێ بکرێن و هیچ کەسێک دەسەڵاتی بڕیاری پێچەوانە و تاکڕەوانەی نییە. ئەنجومەنی ناوەندیش چاودێری جێبەجێکردنی بڕیارەکان دەکات سەبارەت بە دۆسەی دارایی یەکێتی، دۆسیەکانی نەوت و گاز، هەروەها پەیوەندیەکان لەسەر ئاستی ناوخۆی و دەرەوە، پڕکردنەوەی پۆستەکانی یەکێتی لە هەرێم و بەغدا، ئاڵگۆڕ لە پۆستە حیزبی و حکومیەکان لەگەڵ بەستنی کۆنگرەی چوار و دۆسیەکانی دیکە بەپێی گرنگیان و بەرنامەیەکی گونجاو لەلایەن ئەنجومەنی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی بە هەماهەنگی و بە بەشداری ئەنجومەنی ناوەندی چارەسەر دەکرێن. لە بەشێکی دیکەی پرۆژەکەدا هاتووە بە مەبەستی ڕێگرتن لە فرە لێدوانی و گەیاندنی پەیامی فەرمی یەکێتی بەڕای گشتی وەڵامدانەوەی تۆمەتەکان پێویستە یەکێتی وتەبێژی فەرمی هەبێت یان ژوورێکی ڕاگەیاندنی تایبەتمەند پێک بێنرێت. هاوکات جگە لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی، سکرتێری ئەنجومەنی ناوەندیش لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی بەشدار بێت. ئەنجومەنی ناوەندی ئاماژەی بەوە کردووە وەکو ئەرکێکی حیزبی و ئۆرگانی و مێژوویی لە پێناو بەرژەوەندی گشتی و ڕێخستنی ناوماڵی یەکێتی ئەو پرۆژەیان ئامادە کردووە بۆ ئەوەی ببێتە نەخشە ڕێگایەک بۆ ئەم قۆناغەی یەکێتی نیشتیمانی کوردستان.